نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بپشتیوانی خوای پەروەردگارە چینە سەر چیرۆکێک لەو چیرۆکانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمانی باس کردووە. ئەوش چیرۆکی یەکێک لە سەحابەکان ڕزای خوای گەورەی لێبێت بەهۆی سوورەتی فاتحە یەک ڕانەمەڕی دەستکەوت. با بزانین ئەم قسەیە چییە و بیخوێنینەوە و کۆمەڵی فایدەی لێوەرگرین. أبو سعيد خدري رضي الله عنه دفرمي حديث كلا صحيح بخاري دفرمي انطلق نفر من أصحاب النبي صلى الله عليه وسلم في سفرة سافروها حتى نزلوا على حي من أحياء العرب فاستضافوهم فأبوا أن يضيفوهم فلدغ سيد ذلك الحي. كومالك لا هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێیان کەوتە ناوچەیەک شارێک دێک، بەڵام لە ڕێگا خواردنیان لێ بڕا. هەستان چوونە ناو دێیەکە بۆ ئەوەی هەندێک خواردنیان دەستکەوێ. داوایان کرد لە خەڵکی ئەو گوندە خەڵکی ئەو دێیە فەستەضافوهم، یعنی وتی میوان ڕاگرن، ئێمە بینە میوانی ئێوە، بەڵام ئەوان فەئەبەو ڕەفزیان کرد بۆ وانە بێ ئەمان نەبوون بن، چونکە هەندێک جار ئینسان کە نەبوون بوو ممکنە میوانێک ڕەتکاتەوە، بەڵام کە تۆ بوو نەبیت و خەڵک ڕەفزکەیت دیارە ئەم کۆمەڵە خەڵکەی کەوا خەڵکی ئەم گوندن خەڵکەکە ڕەزیل بوون، بۆیە ڕەدیانیان کردە وتیان شتی وانە ئێمە میوان ڕاگیر ناکەین، خوا حەفیزتان بێ لەم ناوەش مەوەستن. پێیان ناخۆش بوو، حەقیقەتەن ناخۆشە. کاتێک کەوتنە ڕێ دێیان بەجێهێش زۆر دوور نەکەوتنەوە. فەلودغ سەید ذلك الحي، گەورەی ئەو دێیە گەورەی ئەو شارە با بڵێن دوو پشکێ هات پێویدا. ئیتر فسعوا له بكل شيء لا ينفعه شيء فقال بعضهم لو أتيتم هؤلاء الرهط أي الجماعة الذين نزلوا لعله أن يكون عند بعضهم شيء فأتوهم. کاتێک چوون بۆ لای ئەم دکتۆر و دەوا و دەرمان زۆر هەوڵیاندا بۆ ئەوەی چارەسەری گەورەکەیان بکەن، سەیدەکەیان بکەن، بەڵام بێکەڵک بوو، بێ ئەسفادە بوو. ئێزەهرش کە چووە ناو لاشەی ئینسانەوە ئیتر هێواش هێواش تەشەناکە ئەنتیشارەکە، کە ئەنتیشاری کرد ئیتر ئەو ئینسانە وەفات ئەکات. زۆر هەوڵیاندا چارەسەری بۆ دابنن، ئیستیفادەی نەبوو. وتیان بڕۆن بۆ لای ئەو کۆمەڵە کەسەی کەوا ئێستا هاتن داوای خواردنیان کرد ببن بە میوانی ئێمە، بەشکم دەوایەکیان لابێ، عیلاجێک، چارەسەرێک بۆ ئەوەی گەورەکەمان نەمرێت، سەیدەکەمان مەسوولەکەمان نەمرێت، بەڵکو ئینشاءڵڵا دەوایەکیان لابێت بۆی عیلاجی بکات. کاتێ هاتنە لایەن فەقالوا یا ئەیوە الرەهط، الرەهط لە سێوە بۆ نۆیە، یعنی کەواتە ژمارەی ئەم کۆمەڵە سەحابە هەتاکو 9 نەفەرە بوون نابوون. فقالوا يا أيها الرهط إن سيدنا لدغ، وتيان گەورەکەمان دوو پشک پێوی داوە، وسعينا له بكل شيء لا ينفعه فهل عند أحد منكم من شيء فقال بعضهم نعم. وتی چی دەرمانێکتان لایە، عیلاجێک، چارەسەرێک، گەورەکەمان خەریکە ئەمرێت، ئەگەر شتێکتان لایە عیلاجێک، چارەسەرێک، بەشکم چارەسەری بکەین. یەکێک لەو هاوڵانە فەرمووی بەڵێ ئێمە دەوایەکمان لایە، ئینی لە ئەڕقی، من ڕوقیە ئەکەم. ئێمە ڕوقیە لە خوێندنەوە هاتە، یعنی تۆ ڕوقیەی شەرعیمان هەیە، ڕوقی شرکیمانی و بیدعیمان هەیە. هەندێک ڕوقیە هەیە شەرعیە. ڕوقی شەرعی ئەوەیە لە کتاب و لە سونەت، لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڵی چنیت و لەسەر نەخۆشێ بیخوێنیتەوە. بۆ نمونە ئاەتە خوێنتە سەریان، چونکە قورئان بەگشتی هەمووی شیفایە. ولو أنزلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته قل أأعجمي أم عربي قل هو للذين آمنوا هدى وشفاء. قرآن شفايا. وخوي تعالى فرمي يا أيها الذين آمنوا قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور. قرآن شفايا.
کەواتە هەم شیفای دڵە واتە دەرمانی دڵە ئەو کەسانی کەوا دائیمە دڵیان سەغڵەتە ئەو کەسانی کەوا دائیمە عەسەبین ئەو کەسانی کەوا حەقد لە دڵیانە بوغز و کینە لە دڵیانە وەرە قورئان بخوێنەوە عیلاجی چارەسەرە مە چارەسەرە بۆی دڵت نەخۆش نەکەوێ زیاتر بۆیە قل هو هدى وشفاء شفايا وشفاء لما في الصدور شفايا بۆ دڵ وشفاشە بۆ ئەبدان ئەگەر یەکێک نەخۆشکەوت ئەتوانێت عیلاج و چارەسەری خۆی بکە بە قورئان بتايبت سورة فاتحة سورة الرقية قال إني لأرقي ولكن والله لقد استضفناكم فلم تضيفونا بلام زور عيب بو إيوة إيما هاتين ببين ميواني إيوة ميوان تان راجير نكرت بويا بشرتك فما أنا براق لكم حتى تجعلوا لنا جعلا يعني بمرجك إيما رقيا خوين سرنا خوشكتان علاجي أكين ئەبێ لە بەرامبەرە بڕەپارەیەکمان بنێ یاخود بڕەشتێکمان بنێ حەق ئەوەی کەوا ئێوە میوانداری ئێمەتان نەکردووە ئەوجا ئێمە عیلاج و چارەسەریان نەکەین لێرە زانایانە فەرموون ئایا دروستە کەسێک ڕوقیە بکات بە پارە چونکە ئێستا وای لێ هاتووە کابرا وەکو دکتۆرێک عیادی داناوە عیادیشی داناوە جلیکانی ڕیز کردووە ئەم جلیکانیە نازانم بە 100,000 ئەویان بە 80,000 ئەویان بە 50,000 ئەمەیان قورئانی لەسەر خوێنراوە ئەمانە براکانم هیچی ئەسڵ و ئەساسی نییە ئەم جۆرەشتانە بازار و دوکان بەناوەی دینەوە سەحابە دانەنوشتونە بۆ خۆیان دوکان دابنن وەرن کاکە کێ دێ بۆ لای من پۆل با بێت من قورئانە خوێنمە سەرێ و لە بەرامبەرشیان پارە وەرگرن نە ئەو جوعلە دروست نییە چونکە فەرقێ لە بین ئەجر و فەرقێ لە بین جوعل وأجر شيئا زانانا فرمون الأجر على العمل كسيك أقريد وكو كريكاريك إيشد بوكا حققية ديتيم أي جعل شيئا جعل بو النتيجة يعني أجر هاتو نخوش كمان خواهي پروردگار شفاي دا لسر دستي تو قرآن خوينا سري أو كاتئما جعل يكتدينيا اشتيك تدينيا مكافأة يكتكين أو جعلا بويا لروايتك فرمي إن شفى الله مريضك صحابة كان فرمي أجر بيتو خواي پروردگار شفاي نخوشكتان باد سيدكتان وقوركتان أو جال برانبر إما جعلك ورقرين أو برشتد لي سنين بويا زانانا فرمون أم صحابي ابتداء نيوت إلا ببارم ديتي أو جام الرقيا خير مسري بلام روداوي قرويدا خلشي أم ديت شكر رزيل بون ويستيان كوملشتيان ليه بسنن بو اوي جاريتر يعني او جرأتنا كان كاتيك ميوان روي كردا شارك ديك مالك دبي ريزي ليه بقرن وحقي ميوانك ريزي ليه بقريت واجب الريزي ليه بقري بلام امان نيان كرت لبرانبر ابوي داوي او جعليان كرت داوي كريان كردو داوي كوملشتيان كرت كالاخير ابو من دركبت شيان ورقت وتيان باش اما رازين كواتا اويك امره هيا هەر کەسە و سێرەگەی کابرا لە ماڵەوە وەرن کاکە بۆلام ڕوقیە بخوێن و ڕوقیەتان بۆ ئەەکەم و هەنجوونی بۆ خۆی داناوە و ڕەشکەی بۆ خۆی داناوە و وەلحاصڵ بازاڕێکی گەورەی بۆ خۆی داناوە زۆرێکەی لەو مڕەقیانە ڕۆژانەی ملیۆنێکە 2 ملیۆنە ئەوجا ئەوەش لە یەک نادەنەوە خەڵکی دێ بۆ لایەن خەڵکێکەیە فەقیرە نەدارە نەبوونە سێرەکەی بەبەردەوام خەریکی پارە کۆکردنەوەیە بۆیە ئەوە دروست نییە زانایانە فەرموون بالإجماع أعمال القرب لا يجوز أخذ الأجرة عليها أعمال القرب لا يجوز أخذ الأجرة عليها دروست نية أوشتاني كوا قربوا طاعته نزقبونوي الأخوة وكو قرآن خويندن نابي باري لسر والبقريت بويا نابي باري لسر وقري بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميه من استطاع منكم أن ينفع أخاه فليفعل هر کەسێک لە ئێوە توانای هەیە سوود بە براکەی بگەێنێت با سوودی پێ بگەێنێت ئێتو هاوڕێیەک تا کەسێک تا مسلمانێکە نەخۆشە دێتە بندەست بۆ پارەی لێ وەرەگریت بۆیە نابێ پارە وەرگریت بەو شێوەیە دروست نییە ئیلا کە مەرجت دانا لەو حاڵەتەیە دروستە بڵێ ئەگەر خوای گەورەشی فایدا ئەوە من ئەوە نەپارەمەوێ ئەو کاتاڵین دروستە ئەوە پێوترێ جوعل فصالحوهم وتیان هادەوە اتفاقمان کرد على قطيع من الغنم وتي هادوا خواكا ايوا
قوري أم دي إما تشاككن أو إما يقرأ مرتانا دينيا قطيع من الغنم للرواياتك فرمي جماري مرة كان دواي وريان قرد سيسر مربو سيسر مري دا بيان چونك خواهي پروردگار شفاي سيدة كياني دا فرمي فانطلق يتفل عليه ويقرأ الحمد لله رب العالمين أم صحابة يقرأ يعني يتكرر القراءة ببردوام سورة فاتحة خوينة تسريا لقليا أو تفيك سورة فاتحة ياخذ ينفث نفث أويك لقليا يعني قرآنك خوينة هني ورد تفشي لقلا ديت دروا بو أو بيت الشفاء شوك بركتي أو قرآنا بقد أو تفوي بدا لو نخوشي إن شاء الله بيت الشفاء ببردوام لاندي الروايات هاتوا فرمي حوجار دوباري كردوا حوجار سورة الفاتحة دوباره كردوا سري سورة فاتحة برا كانم كومل ناوي هي يشك لنا وكاني الرقية في غمر إخوة صلى الله عليه وسلم ناوي لنا فرمودي فرمي وما يدريك إنها رقية أو شون الزانية أو الرقية بوي الكافية الشافية بناوي شافية وهاتا شفاية بو أبدان ابن القيم رحمتي خواه يقول لي بيدا فرمي لما كي بيروز بو ماويشي زور نخوش كوتم بۆ ماوەیەکی زۆر نەخۆش کەوتم زۆر عیلاج و چارەسەرم وەرگرت چوومە لای دکتۆر هیچ استفادەم نەکرد هەتاکو بە سوورەتی فاتحە بەبەردەوام ئەم خوێنە بینیم هێواش هێواش خوای پەروەردگار عیلاج و چارەسەری کردم و ڕزگارم بوو بۆیە لەوانەیە خەڵکێک بڵێ باشم بۆ سوورەت فاتحە خوێنم خوای گەورە شیفام نادا ئەزانی بۆ خوای گەورە شیفات نادا چونکە عەقیدەتدا نەمەزراوە لەسەر سوورەتی فاتحە هەندێکمانی ئەڵێ من تەجروبەیەکەم کەوا بڵێ تو حساب داوا درمانت بۆی کرد چۆن دەچیتە لای دکتۆرێ عیلاجەکەت بۆ نووسێنە وەڵاهی کورە ئیمانشم پێی نییە بەس چی بکەم ناچارم وەرەقەکە بەمە لای سەیدەلی و ئەیکڕم بێدەنگ بە کوڕم ئەچمە لای سەیدەلی و وەرەقەکە ئەبەم و داواکان ئەکڕم نابێ وا بێ برا ئاەتی خوای پەروەردگار خوای تەعالا فەرمێ شیفاء شیفا هودەن وشیفا تەواو دەبێ عەقیدەت وا بێ کە شیفایە بۆیە بە یەقینەن بیخوێنە وەڵاهی خوای گەورە شیفات دەدات وبتجربەش چەندین کەس تەجروبەیان کردووە نەخۆشییان هەبووە ناوسکیان ئێشاوە و نەخۆشی قورسیان نەبووە ئەوە تا ئەم سەیدا دوو پشک پێوی داوە کاتێک سوورەتی فاتحە خوێنێتە سەریا ئەم هاوڵە خۆشەویستە دەفەرمێ فقرأ عليه الحمد لله فكأنما نشط من عقال يعني چۆن کاتێک وشترێک ببەستیتەوە بە حەبل دوای ئیتر ئەو حەبلە بپچڕێنیت و بەری دەیت چۆن هەڵەسێتە پاوە ئەم پیاوە کە سوورەتی فاتحەیان خوێندە سەری یەکسەر لەسەر دوو پێی خۆی وەستا و خوای پەروەردگار شیفایدا بەهۆی چی بەهۆی سوورەتی فاتحە بۆیە سوورەتی فاتحە الشافیە الکافیە شافیە شیفایە ئەی بۆ کافیەیە ئەم سەحابێ لەوە زیاتری نەخوێنایە سەری بەس سوورەتی فاتحە خوێنە بۆیە سوورەتی فاتحە زۆر گەورەیە هەر کەسێک دەردێکی هەیە بەڵایەکی هەیە کێشەیەکی هەیە کورە لە ناو نەخۆشیەکە زۆر کوشندەیە بێئومێد بووە زۆر دکتۆری کردووە بە خۆی عەرز کاتە سەر قورئان واللهی قورئان بە ئیزنی خوای پەروەردگار شیفایە ئەوە تا ئەم سەیدا خوای پەروەردگار بەهۆی سوورەتی فاتحەوە شیفایە دات دەفەرمێ فانطلق يمشي وما به قلبة يعني وما به علة هيج الله من شي نما أم بيا أخوي يقول شي فايدة قال فأوفوهم جعلهم الذي صالحوهم وتنورا ما دام إيوا بونه وكاري أوي كوا سيدة كمان شفاء خوي تعالى شفايدة أولا برامبر أويا سيسر مرة بخوتان بيبل يتلنا أخويانا كوت نقصة فقال بعضهم أقسموا بالا بين خمنا دابشيكين فقال الذي رقى لا تفعلوا وتنا فلما كان أما زور مهم براك أنا موقفي لسركين هرشتك ضلنيا نبون لي حرامة حلالة مكروهة جائزة جائزنيا يكسر ميكا ببرسا أمان قمانيا نبو قماني شنبو درزبو آية ما حلالة ما بيو خوينيانا وتيانا فلما كان هتا أقرينا ولاي في غمري خوا صلى الله عليه وسلم بويا توج يكسر بالريار مدى كشتێک گومانت لێ هەبوو حرامە حەڵاڵە دیوێشی لایە حەڵاڵە بەڵام ئەو دیوەکەی ئاگال لێ نییە ممکنە حرام بێ بپرسە خوای تەعالا فەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون بۆیە ئەوانش گەڕانەوە بۆ لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام حتى نأتي النبي صلى الله عليه وسلم فنذكر له الذي كان
فننظر ما يأمرنا. وتي أنا قرينا في غمري خاصة بزام فرماني أو شي ما بيعليه. فقدموا على رسول الله صلى الله عليه وسلم فذكروا له فقال وما يدريك أنها رقية. وتي أو شون زاني الرقية فعلا سورة فاتحة رقية شفاية هر كسي بيخويني بسر نخوشا بإذن خواهي پروردگار أبيت الشفاء بوي. انجا زانانا فرمون آية أما اسم يان وصفة هندي لزانانا فرمون وما يدريك أنها رقية اسم واتنا لنا وكان سورة فاتحة ناوي رقية هندي قالنا أما وصفي سورة فاتحة بارحال قولي راجح والله أعلم رقية شكا بيغمري خواه عليه الصلاة والسلام إقرارك فرمي وما يدريك أنها رقية بويا الرقية أويك شرعي بيت بآيات قرآن كريم بكومل أدعيي صحيح وارد هاتولا بيغمري خواه صلى الله عليه وسلم. أما أويك وهندي الرقية وطلاسم هي بناوي دين وكابريك دانشتو خلق رأب ولاي كز نازاني باسي چي أكا چي أخواني بسر نخوشايا ليتي ناقيد أو الرقية نية براكانم أو الرقية شرعي نية. الرقية دبي رون وآشكرا بي دبي آيات قرآن دبي كومل دعاء بيت كجود لي بيت تيبقي لي. أما كومل تمتمو لبن دمو قصاكا ليتي ناقي أو بلقي لسد أو كسيك والرقياكات إلا كسيك كاهنة فالشية ساحرة جادوكرة بوي بولا أو كسان مرون. وبيويس جناكا ليرا وإلين براكانم بتايبت بابتي الرقية بيويس ناكا برون بولاي مراقيا كان يعني روي دمان لبياوانا كين وروي دمانش لآفرتان شاكين براستي. ئافرەتان زۆر جیرۆدەی ئەم بابەتە بوونە چی پێویستەکاتن بۆ لای پیاوێک لە بن دەست پیاوێک دانیشن وەڵا ڕقیە مەکات ئەمە خەتەرە بەڕاستی. ئەو تا سوورەتی فاتحە هەمومان لە بەرمانە پێویست ناکە بۆ لای کەس بڕۆین بۆ خۆم دائەنشم سوورەتی فاتحە لەسەر خۆمە خوێنم دەست ژانەکە ئاوا دەست نەبانی چۆت ژانەکە زگر ژانەکە دەست نەبانی سوورەتی فاتحە بخوێنە ئەنجا چی عیجابەکات ئافرەتێ بچێتە لای پیاوێک بەتایبەت ئافرەتی جوان و جاهێڵ بێت و لە بن دەست پیاوێکە و پاڵێ خات و بەتانیە دەنە سەریا و نازانم چی و کۆمەڵە پیاو دێتە سەریا ئەمە دروست نییە ئەمە. بۆیە ئاگادار بن نە خێزانتان نە خوشکتان نە کەستان مەنێرن بۆ لای مڕەقی کەستان مەنێرن. واللهی دوو فیتنەی گەورە ڕوو لەو کەساناکە کەوا خەریکی ڕوقیەکردنن. یەک فیتنەی پارە دوو فیتنەی ئافرەت چونکە ئێستا وای لێ هاتوو بەناوی دینەوە بازاڕ و دوکانە پارە پەیاکردنە و ئەوجا ئەم پیاوەش کاکە ئەمش گۆشت و خوێنە ئافرەتێک دێتە بندەسی جار وایە تاکە بێتەوە کارەساتی گەورە گەورە ڕوویداوە خۆی مە ناکری هەموو شتێ لێرە باسکەین. واللهی شتی وا گەورە گەورە ڕوویداوە لە نەتیجەی چییە لە نەتیجەی اختلاطەوە. ئەم پیاوەڵێ من ڕوقیەکەم ئافرەتێتە بندەسی لەولاوە بۆ خۆی کاتێک ئاگادارنەوە سێرەکەن ئەهۆمە تووشی غەڕامیات و عەشق و غەڕامیات بوون ئەمە کەواتە ئیشەکە خەتەرە پێویست ناکە بۆ لای کەس بڕۆن. ئەوە تا سەحابە کەس نەیوتوە هەر کەس بێ بۆ لای من ڕوقیەتان ناکەم نە هەر کەس بۆ خۆی ڕوقی خۆی بکات نەخۆش دێ ڕوقی بکە پێویست ناکە بۆ لای کەسێکی تایبەت بیبین و هیچ وارد نەبووە لە هیچ سەحابەیەک بۆ خۆی دابنشێ لە ماڵ و خەڵک پۆل پۆل بێ بۆ لای ڕوقی بکات شتی وا نەبووە. ئەوە تا ئەم سەحابەیەک جامەی کردو دوایی نەچووە دابنشێ وەرن بۆ لای من سوورەتی فاتحە خوێنمە سەرتان وەرن ئەوەنە پارەم دەنێ دەی جلیکانی ڕیزکەن دەی نازانم زەیتی زەیتون ئەم شتانە نەبووە. بوي أقدار بن بابوشتانا هل نخلطين. فقال وما يدريك إنها رقية يعني أنها رقية ثم قال قد أصبتم في غمري خواه صلى الله عليه وسلم فرموي أي دستان خوش بيت براستيش تي باشتان كرت أقسموا لبين خوتانا دابشكا واضربوا لي معكم سهما فضحك النبي صلى الله عليه وسلم فرموي دستان خوش بيت لناويك أوسي مرة دابشكا وبشي من تانج لبيرنتشي ما بستي شيء في غمري خواه صلى الله عليه وسلم يعني ما بستي أبو صلى الله عليه وسلم بو أيد ضلنيان كاتو شون إسا كسيك دي برسال لمنك ما مصاوشتا حرام يا حلالة من بيلم حلالة أوج توزي وستيتو حلالة لم بلي حزقي بين أي خوم حزقي بين أي خوم بو أيد ضلنيا بك حلالة في غمري خواه عليه الصلاة والسلام فرميد دستان خوش به لناويك دابشي كان واضربوا لي بها سهما وبشيك جدا من لبيش شاوتان شيخوم وزور آسايو يعني حلال وزلال يا أخو عافية تامبية في غمري خواه عليه الصلاة والسلام دستي كذبة في خنين بأبي هو وأمي صلى الله عليه وسلم دعواكم لأخوي پروردگار بنا وجوانكاني وبصفات برزكاني رحمة لك وأخيرها مولايك ما خيرك والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على رسول الأمين وعلى آله وصحابته أجمعين بارك الله فيكم.